دێنە سەرەوەی کە هۆی ئەمانە چییە پاڵنەر چییە لە ناخی ئەم ئینسانە وای لێ هاتوو یەکەم هەندێک کەس کە لەوانەی شارەزایی شەرعیان هەیە هەندێک دلیل دێنەوە بۆ خۆیان لە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەندێک دلیلمان هەیە کە تەشجیعەکە لەسەر ئەوەی کەسەکە ئەگەر فیتەن زۆر بوو فیتنە زۆر بوو تەزعیفکردنی دینەکە زۆر بوو لەبەرەوە باشتر وایە خۆی دوورە پەرێز بگرێ و تێکەڵ نەبێت هەندێک کەس ئەو فەرمودانیان کە بیستووە ئیتر پابند بوون بەوە وا ئەزانن ئەوە ئەو شەرعەتیان ئەداتێ بەڵام الله تعالى ئەعلەم وانە ئەنجا بین تەماشا بکەین بزانین ئەم کەسە ئەم فەرمودانە بهێنینەوە جارێ پاشان بینە سەر ئەوەی کە ئەم فەرمودانە بێ لەگەڵ هەموو مجمەلی و مەجموعی فەرمودەکانی ترە و ئاڕاستەکردنەکانی تری قورئان و سونەتە یەک بخرێ بۆی بزانین ئایا ئەم فەرمودانە کاریگەریان لەسەر تێگەیشتن لە مەنهەجەکە هەیە ئەم فەرمودانە کاریگەریان لەسەر ئەم هەڵە تێگەیشتنە هەیە لەسەرەوەی کە کۆمەڵکارانە نەبزوێ ئەم فەرمودانە کاریگەریان لەسەر ئەو ڕەوتەی ئەو هەیە ئەو بزاوتەی ئەو هەیە کە خۆی گۆشەگیر کردووە و هەوڵ نادا یا بانگەوازەکەی بەو شێوە لێ کردو پەچی خستووە یان بزاوتێکی شیا و دروست ناکە کە بتوانە جاهیلیەتەکە بگۆڕێ ئەمانە دێنە سەر ئەمەش ئینشاءڵڵا لە سەرەتاوە دێم باسی فەرمودەکە کەمێکیشان لە بوخاری هەیە أفرمي يوشك أن يكون خير مال المسلم غنم يتبع بها شغف الجبال ومواقع القطر يفر بدينه من الفتن حديث بخاري أفرمي زمان واي لديك باشترين هەڵوێستی مسلمان کە بیگرێتە بەر ئەوە ئەبێ کە ڕانەمەڕێکی هەبێت و بەدوایەنە بڕواتە کەناروچیایەک و جێگایەکی باراناوی ینی لە وەرگایەکیان بۆ هەڵبژێرە لەو شاخ و دۆڵانە تا بە دینەکەیەوە هەڵێت و لە فیتنە قوتاری ببێت فیتنەش چەند جاری تر باسمان کردو ئەڵێن هەموو ئەو هۆکارانن کە کەسێک لە دین دوورە خاتەوە پاشگەز یەکاتەوە یا دیندارەتیەکەی زەعیفەکە یان تێگەیشتنی لە دینەکە زەعیفەکە حديثي كتير بيغمر إخوة عليه الصلاة والسلام أفرمك لصحيح مسلم أفرمك أبراك لبيغمر إخوة عليه الصلاة والسلام برسي تشاب عشرين كسر فرمي رجل يجاهد في سبيل الله بماله ونفسه قال ثم من قال مؤمن في شعب من الشعاب يعبد الله ربه ويدع الناس من شره أفرمي كسكك بەسامان و گیانی خۆی لە پێناوی خوای گەورەیە جیهاد بکە کە ئەبرا عەرزی کردی پێغەمبەری خوا پاشان چێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی مسلمانێک کە چۆتە دۆڵێک لە دۆڵەکان و خوای پەروەردگاری خۆی ئەپەرستێ و خەڵکی لە خراپەکارەکانی خۆی بەدوور گرت و کەنارداوە حديثي تريش ديسان صحيح بخاري ومسلم لحذيفة كوري يمان وخالي راضي بك أمين سري بيغمري خواب عليه الصلاة والسلام فرما خلشي همو برسيارن درباري خير كرد بيغمري خواب عليه الصلاة والسلام من درباري الشر برسيارن ليكر بوي ما ترسي أوم هو أقرب بمقاته فيرنا بميان نزانم شون خومي لي قتاركم حديثك دور دريج الأخير يا أفرما أقر هاتو فتنة زور بو إمام نبو جماعتي مسلمانان نبو تشيب كم بيغمر عليه الصلاة والسلام فرمي فاعتزل تلك الفرق كلها ولو تعض على أصل شجرة حتى يدركك الموت وأنت على ذلك فرمي لو كاتانيك فتنة زور بيوتفرقاك وتنا مسلمانا وبير وكومل وجماعة ابن إمام النية برتوازا ابن لسر منهجك خوان نقرتو تو خود لو هم كوملانا قوشگيرك ئەگەر بتوانی قەپاڵ بکەی بە ڕەگەدرەختێکا و تەنها بژی تا ئەو کاتی مردنە ئەگاتی هەر بەو حاڵەتەوە بمێنیتەوە ئەمەد باشتر یعنی ئەوەندە گۆشەگیر ببی حدیثێکی تر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من خير معاش الناس لهم رجل ممسك عنان فرسه في سبيل الله يطير على متنه كلما سمع هيعة أو فزعة طار عليه يبتغي القتل والموت مضانه أو رجل في غنيمة في رأس شعفة من هذه الشعف أو بطن واد من هذه الأودية يقيم الصلاة ويؤتي الزكاة ويعبد ربه حتى يأتيه اليقين ليس من الناس إلا في خير أم حديث شان كالمسلمة أفرماه لباشترين جيان بو خلچي جياني بياوه كجلوي أسبكي بدست ويخوي بو جهاد آماده كردو هر كاتك هاواري جيان لێ هەستایان یعنی خۆی ئامادە کردووە باڵی گرتووەتەوە چاوەڕوانی ئەوەیە کە یەکێک هاوار کە حەی عەلە الجیهاد و خۆی بگەێنێت
بە پەرۆش بۆ جیهادکردن حاضر بووە کە هاوارێکە بیستەیەک سەر باڵەگرێتەوە خۆی گەێنێتە شوێنی جیهادکردنەکە یعنی مەبەستی شەهید بوونێتی یا سەرخستنی ئیسلامەکە و هەروەها مردنێتی لەو شوێنە کە ئەوە ئیشێکی زۆر گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام لە سەرەتا ئەمەی مەدح کرد هەروەها ژیانی کەسێکە دوای ئەم کەسە هەروەها ژیانی کەسێکە کە بە چەند سەربەرخێکە چۆتە دەشتێک لەو دەشتانە یا دۆڵێک لەو دۆڵانە نوێژی خۆی کات و زەکاتی خۆیدا و ینی بۆ بە شوانە بەرغەل و لەو دۆڵ و شاخانەیە ماوەتەوە نوێژ و تاعەت و عیبادەتی خۆیەکە و زەکاتی خۆی ئەدات و تا ئەو کاتەی مەرجی ئەگاتێ بەم شێوەیە ئەمێنێتەوە ئاوا لەوێ خوای خۆیە پەرستێ کەس لەو زیاتر لە خێر و چاکەیە نییە لە بەرامبەرم 4 دقەیە هەڵبەتە دقی تریش هەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئاوا وەسفی کردووە بەڵام دەرەجاتی سەنەدەکانیان جەدەول و قسەکردنێکی تایە بۆیە نەمهێنانەوە و ئەم چوارش کە بوخاری و مسلمن حەدیثی صحیحن لە بەرامبەریشە چەندین حەدیثی تری صحیح هەیە جگە لە ئاەتەکانیش ئاەتی قورئان هەیە کە باز لەوە ئەکا کە پێویستە هەمویان پێکەوە بهێنینەوە بۆی لە یەکتر تێبگەین یعنی واتە لە فەرمودەکان هەمویان تێبگەین کە ئەمانە پێچەوانیان لە نێواندا نییە بەڵکو هەمویان بە یەک ئاڕاستە تەوجیهەکەن يكمل خوي ذرا فرمى وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان إيوه يارمتي يكتريب دن هاوكاري يكتريب كان تعاوني جوتمان لسر وزن مشاكلة هر دولاتان أبي يارمتي يكتريب دن لسر بر التقوى يعني لسر تقوى كاري شاك كاري يارمتي يكتريب دن ولا سر جناح ودزريجي كردن كهرتشش تك سنور بزاندني شرعي تيابه يارمتي براكت مدتي هاي أروها فرمى واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واعتصموا أمل يرتن وشيك واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا سيرش منهجك دياري كردو أولا اعتصام بابندبون بمنهج خواي پروردگارو بدينك خواي پروردگارو طبعا بحبل الله ما بس لمنهجكيتي لدينكيتي انجا فرمي واعتصموا بهمو ما نفرمي هموتان هيك وبمنهج خواي پروردگارو بابند بن أما واتان ليأكا جمع بن يو بدست جمعي منهجك خواي پروردگارو وربقرن انجا فرمي ولا تفرقوا تفرق كدعي هاتوك بسببي يان نزانيني منهجك يان بسبب اعتصام نبونا يان بسبب اويك تاك روانه بابند وين بمنهج خواي پروردگارو لبرو هر يچك لمانا امانگينه تفرق نزانيني منهجك تفرق درستك نزانيني اولويتي منهجك تفرق درستك بابند نبون من بكوملكاري مانوا بمنهجك وتفرق درستك وهروها تاکڕەوی هەر کەسێکی کە لە حاسی خۆی خاوەندید و ڕێو بزاوت و هەڵوێستێکی تایبەتی خۆی بە دیسانەوەش تەفرەقانێتەوە لەناو خەڵکە مسلمانەکە خوای گەورە فەرمێ إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص خوای پەروەردگارە و کەسانەی خۆشەوێت کە کوشتارەکەن لە پێناوی خوای پەروەردگارە ڕیزە بن ئاوا صفا كأنهم بنيان مرصوص هەمویان وەکو خشتی خشت ڕێک هی دیوارێک بەو شێوەیە هەمویان ڕیز بوون سەیری هەر دیوارێک بکەی کە لە بلۆک دروست کراوە یا لە خشتی سوور دروست کراوە خشتێک دەربێنە ناک ئەوانی کە سەر ئەوە ناکەوێتە خوار هەر یەکێک لەو خشت و بلۆکانە ئەوانی دەوروبەری خۆیان گرتووە کەوابوو مسلمانیش بە هەمان شێوە پێویستە بەو شێوەیە بەبرا مسلمانەکانی تریەوە پابەند بێ و ئەگەر کەلێنێکیشی تێکە و کەلێنەکەشە بێ بە پڕ بکرێتەوە بە تاکی خوای پەروەردگاریش ئەم کەسانەی خۆشەوێت یعنی خۆشویستنی خوای پەروەردگار بەڕاستی بەرهەمێکی زۆر گەورەیە و خەڵاتێکی زۆر گەورەیە دەستکەوتێکی زۆر گەورەشە کە ئینسانی مسلمان هەوڵ بدا بیگاتێ پێغەمبەری خوش عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ إياكم والفرقة وعليكم بالجماعة فإن الشيطان مع الواحد وهو من الاثنين أبعد من أراد بحبوحة الجنة لرواية ترى من أراد بحبوحة الجنة فليلزم الجماعة لم حديثة كتر مزير رواياتي كردوها الشيخ الباني رحمة الله عليه بالسلسلة لحديث صحيحة لبرجي كم جمارة أصلت السيبيك بصحيح دانا وحديثك دور درجة باس لواكا كتشون بيغمري خواه عليه الصلاة والسلام وسيتي كردوكا بابند بين بمنهجي ياوراني خوالي الرازي أفرمي أوصيكم بأصحابي أما حديثك بدر درجي ثم الذين يلونهم ثم الذين يلونهم داواتان لێکەم ئامۆژگاریتانەکەم ڕێتان نیشانە دەم کە پابند من بە مەنهەجی یاوەرانی منەوە پاشان ئەو کەسانی کە
لەسەر ڕێگای ئەوان بوون و بەدوای ئەوانە هاتون پاشان ئەوانەی کە بەدوای ئەوانیشا هاتون واتە سێسەد. ثم يفشو الكذب حتى يحلف الرجل ولا يستحلف به أو بيبوتريتر درو أو عند زور كده دروزني أو عند زور بلاو بيتو كس كبري سند ندا وهر لخوي سند أخوا سند لسرنا حق سند لسر باطل ولا يستحلف ويشهد الشاهد ولا يستشهد كبري لخوي وخويتي هلا قرتين يبدا شاهدية قدا بالراس بيان بدرو شاهدي زور كسيش بينو تورا شاهدي ما بودا شاهدي لسر شي لتكونوا شهداء على الناس يا كمين شاهدي أوين لسر دينك كيف بدي بدليل وبري أما هلا أما راسته أم خلق لسر دين يا لسر دين نماون هردو شيء بالدليل لو منهج بخيتروك القرآن والسنة إجماع الصحابة يجيشتني أوانا ألا لا يخلون رجل بامرأة إلا كان ثالثهما الشيطان أري أيوا قدار بن كهيج كسيك تيكالبا آفرتيك نبي بتنيا هردو كان خويان قوش غير كوتبن وبجيا چونك حتما شيطان سيم يعني عليكم بالجماعة واجب لسرتان خوتان بابند كان بمنهجك وبجماعتك جماعتك شي دوشتا يكي عند صلاة إسلامية خليفي شرعية أجر هبو أجر نما أبو خليفي شرعي بابند بون بمنهجك شكا بيغمر إخوة عليه الصلاة والسلام لا حديث صحيحي ترى باز لفرقين هاجي وطائفين منصوراك دعيك باز لفرق كانك أفرمي ما أنا عليه اليوم وأصحابي ما أنا عليه وأصحابي جاء فرمي الجماعة أماش ليرا أفرمي عليكم بالجماعة ما بس لوي وإياكم والفرقة أمانا قاتان لخوتان بيت تفرقتان تينك ونكونا راجوي باشان ناكوشي انجام الملاني يكتري فإن الشيطان مع الواحد وهو من الاثنين أبعد شيطان لقل يكسا بلا ما قربون بدو كز رايوشكارو أمشقاري يكتري يكن ويارمتي يكتري يدن لسر دين ودين داري وتيقيشتن وبابندي أو كات الشيطان دور تركبت وليها ومن أراد بحوحة الجنة فليلزم الجماعة هركسا قيبنا وراسي بهشتي بنسيب به بعد دس بكو ملك وبقري بكو مال مسلمانك ومنهجك يعني من سرته حسنته وساءته سيئته فذلك المؤمن هركسك خوش حال بو بويك كردوي شاك انجام دا ضل قشراو بو بينا خوش بو ازعاج بو لويك قناحي كردوا بالتأكيد أوا إنسانك مسلمان أما حديثي بيغمر إخوائي عليه الصلاة والسلام كباسي كردوا أفرمي أمان لنا خوتنا أقاتنا اللي بينكونا تفرقش أقر درجة شوارن بي بيش الملاني دي انجا ناكوي دي ناكوشي دي انجا بيش ايش راجوي دي بيلا الراجوي كان ما نالشوارشوي شرع الراي قرين اجيناكي وين ناكوشي شرع بال برامبر بيكتري ككوتينا ناكوشي انجا وزي خوشي بقرخين برامبر بيكتري انجا اوكاتا الروينا الدائري تري دجايتي وكبي أمريخو عليه الصلاة والسلام لسرتها باسي تفرق كيكرد انجا كومالكارانه بقرآن والسنة وبابند بين وكو منهجي ديدوري أمته كمان وهروها وكو كومالكاري أمتي شي عقايدي مسلمان انجا فرمي الشيطان بسرتاك زالة ولدو كسي شودودة هروها لحديثي تري صحيحة فرمي يد الله مع الجماعة دستي خواي قورا والكومالي مسلمانانا هروها فرمي لحديثي تري صحيحة إمام يقض رواياتي كردو حديثي صحيحة ألبانية أفرمي أوش حديثي كي دور درجة باسي سيدنا زكريا كان بني إسرائيل سلام إخوائي لبيه باشان ديت أصر أمر جاي أخير كأفرمي وأنا أمركم بخمس الله أمرني بهن منيش فرمان تام بيكم بينت شد كأخوائي جهر فرماني بيداوم الجماعة والسمع والطاعة والهجرة والجهاد الجهاد في سبيل الله فإنه من خرج من الجماعة قيد شبر فقد خلع ربقة الإسلام من عنقه إلى أن يرجع قالوا يا رسول الله وإن صام وصلى قال وإن صام وصلى وزعم أنه مسلم أفرمي منش فرمان تام بيه كم بينج رفتار بقرنا برو خوتاني بيه وبابند كبك خواي پروردگار فرماني بيه داو يكم كومل كاري دوهم جرايالي سيهم ملكتشي چارم هجرت كردن بينجم جهاد كردن لپناوي خواي پروردگار هر کەسێک بڕی بستێک لە کۆمەڵی مسلمانان دوورکەوێتەوە هەروەکوتم لە سوڵتان و خەلیفەی شەرعی مسلمانان ئەگەر دوورکەوتەوە یاخی بوو یان لە مەنهەجەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوورکەوتەوە سەمع تاعی دەربڕی بۆ مەنهەجێکی تر ئەوە ئینتیمای مسلمانێتی لە ئەستۆی خۆی داماڵی بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ قبوڵ نابێتەوە هەتاکو ئەو کاتەی ئەگەڕێتەوە عەرزیان کرد ئەی پێغەمبەری خوا ئەی ئەگەر نوێژ و ڕۆژوش بکە فەرمووی ئەگەر چی نوێژ و ڕۆژوش بکات و لافی مسلمان بوونیش لێ بدە كابو هرواندني تو خد ادعاء كيتو بلي من مسلمان نرجو الرجوش كي تو بلا سر منهجي بيغمري خوابي عليه الصلاة والسلام
چۆن ئەشەیە تۆ پابند بی بە مەنهەجی خوای گەورەوە شایەتمانەکەت هێناوە شەهادە أن لا إله إلا الله وشهادة أن محمد رسول الله ئەم شایەتمانە و ئەم پابندبوونەوە ئەم سەمع و تاعات دەربڕینە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵام لە هەمان کاتە تۆ لە حیزبێکی عەلمانیاییشت منهجت منهجی جاکردنەوەی دینە لە دەوڵەت تۆ بۆ خۆت عەقڵت پێ ناشکێ ئایا عوزریشت هەیە لەسەر ئەم جەهلت نیتە تۆ ناگەڕێ بە دوایەوە ئەی بۆچی گەڕاوی شارەزای هەموو کون و کەلەبەرێکی ژیان ببی لە پێناوی پیاکردنی $100 پێویستە ئاواش حەریص بی لەسەرەوەی لەسەر دینەکەت بگەڕی تۆ لەسەر ئەو منهجە شەرعیە نەماوی کە چوویتە حیزبێکی عەلمانیەوە چ جایەوەی کە بۆی بووی بە پێشمەرگە و سیخڕ و جاسوس و دژە تیرۆر و لەو دڕندانەی تر کاڵی تو لەو سەگن پاشان ئەبێت لەمە دڵنیابین کە هەر کەسێک دەقەکانی یەکەم بە تەنها وەربگرێ حەزی لەو گۆشە گیریە ئەکەوێ ئەبێ و تاکڕە و ئەکەوێتە ژیانێکی ترە بەڵام ئەگەر لەگەڵ دەقەکانی ترا بیان گونجێنەکە ئەو حەزەر و هۆشدانەی داوینێتە دەربارەی تەفرەقە حتمما زیاتر ئینتیمای دێتەوە بۆ سەر کۆمەڵکاریەکە بۆ سەر منهەجەکەەوە تێگەیشتنیش لە منهەجەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەم کۆمەڵە ئاڕاستانەی قورئان و سوننەت هەمویان بەگشتی ئاڕاستەی ئەوەکەن کە ئینسانی مسلمان پابند بێ بە شایەتمانەکەیەوە کە هێناوێتی بە هەردوو بڕگی شهادة أن لا إله إلا الله وشهادة أن محمد رسول الله پابند بێ بە عەقیدەکەی و بە عیبادەتی و بە شریعەتی و بە ناسینی محەڕەماتەکان و دوورکەوتنەوە لەیان و لە گوناحە گەورەکان و هەروەها هەڵگرتنی پەیامی ئیسلامەتی دوای تەزکیەی نەفسی خۆی نەسیحەتکردنی خەڵکی دوای نەسیحەتکردنی نەفسی خۆی و بەکارهێنانی وزەی خۆی لەگەڵ وزەی خوشکبراکانی تریا لە کۆمەڵێکی عەقایدیە کە بتوانێت بانگەوازە خواییەکە هەڵگرێ بزاوت و هەڵوێستێکی شەرعی بنوێنن و حرەکەتێ دروستکەن کە شیا و شایستەی ئەوە بێ بانگەوازی خوایی هەڵگرێ هەتاوەکو کۆمەڵگەی جاهیلیەکە بگۆڕێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم پێویستە ئێمە ئەوەی ناخی خۆمان تاک هەموو بیگۆڕین و هەروەها لەناو مسلمانانە ئەو عیب و عار و نەقسانانەی کە هەمانە پڕیان بکەینەوە تا شیا و شایستە ئەبین بۆی پەیامی خوای گەورە هەڵگرین و واقعە جاهیلیەکەش بگۆڕین